ئاماژەت پێکرد هەوەری دووەمی ئەمڕۆی بەین باش کوردستان تایبەت دەبێت بە قسەکردن لەسەر ئاڵاودەبوون بە مەی خواردنەوە و هەروەها لێککەوتەکانی ئەبزانین مەترسیەکانی چیە لە ڕووی دەرونی و بامادەبووین دکتۆر هەژار عوسمان معروف قسە و باسی زیاتری لەسەرەکەین. بەخێر بەی دکتۆر هەژار، بیانیت باش. سپاس، بیانی خۆشتان باش. کاک دکتۆر سەرەتامێ بپرسم ئاڵاودەبوون بە مەی خواردنەوەوە لە ڕووی دەرونیەوە هۆکار و مەترسی چیە؟ خۆی ڕاهاتن بەمەی پێم وایە باشترە بەکاری بێنین. ڕاهاتن بەمەی زۆر جار لە زۆربەی حاڵەتەکانە لەم ڕۆ بۆ سپێنێ دروست نابێ، وردەوردە دروستە بێ، قۆناغی زۆرە، بە چەند قۆناغێکا تێپەڕێت. توانی بڵێ یەکەم قۆناغەکان ئەوەیە هەندێک کەس هەیە هاوڕێ و برادەرەکانی زۆریان مەی ئەخۆنەوە و بە بۆنە کۆمەڵایەتەکانەوە بۆ نمونە زەماوەند، دانیشتنی هاوڕێیەتی، بانگێشکردن، داعوەت، لەبەرەوەی دەوروبەرەکە زۆربیان مەی ئەخۆنەوە. ئەمیش بۆی هەیە وردە وردە فێری مەی خواردنەوە بێ و ئەگەر وریای خۆی نەبێ لەوانەیە لەمە تێپەڕێ، ینی هەر بۆ ئەوە نەبێ کە لە بۆنە کۆمەڵایەتەکان نابێ، بەڵکو ببێ بەکارێکی وەکو چۆن نەڵێ وەکو خوو وەکو ڕاهاتنێکی لەبێ. قۆناغێکی تری هەیە هەندێک کەس هەیە مەی ئەخواتەوە لەبەر ئەوەی کێشەی هەیە. کێشەکە ئایا کۆمەڵایەتیە، بۆ نمونە کێشەی خێزانی، کێشەی نێوان ژنومێرد، کێشەی نێوان باوک و کوڕ بە تایبەتی، یا بۆ نمونە کێشەی هەیە لەسەر ئیش، لەسەر کارکردنەکەی، ئەو شوێنی کە ئیشی تیاکە، ئەوانەی کە لەسەر و خۆیەوە مدیرەکەی بەڕێوەبەرەکەی کێشەی هەیە لەگەڵ یا لەگەڵ هاوپیشەکانیە، ناتوانێت بە شێوەیەکی چۆنەڵی زانستی بە شێوەیەکی سروشتی لەگەڵ ئەو کەسانە قسە بکە و سیرەکەی چۆنەڵێ ئەو داخ و دڵی ئەو داخی کە لە دڵیاتی ئەو بیر و شتانەی کە هەیەی لەسەر کێشەکە خۆی ئەخواتەوە و بە مەی هەوڵەیە خۆی ئارام کاتەوە و کێشەکانی لەبیر بچێتەوە. زۆر جار ئاوا دەست پێەکە مەی خواردنەوە. اینجا ئەگەر چارەسەر نەبوو کێشەکان، یعنی وردە وردە زۆر ئەبێ لە بڕێکی کەمەوە ئەبێ بە بڕێکی زۆر. ئەمە وا ئاکاتن کە ینی کەسێک کە ئەم کێشانەی هەبێتن ینی ببێتە هۆکارێک بۆ ئاڵوودەبوونی. بێگومان وەکو وتم جاری وایە ئاوا بە هێواشی دەست پێەکە و هیچ کێشەیەکی دروست نەکردووە بۆی. بۆ نمونە لە بیرە خواردنێکی سادەوە دەست پێەکە، لە بیرەکەەوە وردە وردە خۆی مەی خواردنەوە سیفەتێکی گرنگی هەیە. سیفەتەکە ئەوەیە کە ئەگەر زۆر بیخۆیتەوە وردە وردە ئەو تەسیرەی نامێنێ، ئەبێ بڕی ئەو مەیەی کە ئەو کەسە ئەیخواتەوە ئەبێ زۆری کا و دەبێ جۆری مەیەکەش بەهێزترکە. بۆ نمونە مەی ئەتوانی بڵێ لە بیرا هەیە، لە شەرابا هەیە، لە عەرەقا هەیە، لە ویسکیا هەیە، لە ڤۆدگا هەیە، چەندین جۆری هەیە. لە هەمویان لاوازتر، یعنی بڕی یعنی چڕی ئەلکۆهۆل، خۆی مادەی مەی ئەلکۆهۆلە، چڕی ئەلکۆهۆل لە بیرا لە هەمویان کەمترە، لە دوای بیرە لە شەرابە، لە دوای شەراب لە عەرەقا، ویسکی ئاوا بۆیە چێت بەپێی جۆرەکەی. اینجا زۆر کەس ئاڵوودەبوو لە چ کاتێکا پێوترێ ئاڵوودەبوو؟ بەڵێ اینجا زۆر کەسێ وەکوتم ئاوا هێواش دەست پێەکە و لە شێوە لاوازەکانەوە دەست پێەکە تا ئاچێتە شێوە هینەکە بە قووەتەکان. اینجا چۆن هەستەکەی کە ئەو کەسە گەشتووەتە قۆناغی ئەوەی کە بڵێ ڕاهاتووە بە مەی، یعنی ئیتر بە بێ مەی ناتوانێت ئیدارە بکە، ئەوە ڕاهاتنە کە پێی ئەڵێن ئیدمان. ئەمە لەو حاڵەتایە کە ئەو کەسە ئیتر خۆگری، یعنی زاڵبوون بەسەر خۆیان نامێنێت و بڵین لە دڵەوە لەوانەیە حەز نەکابی خواتەوە، بەڵام هەر دەست ئەبا بۆ مەشروبەکە و لە هەندێ حاڵەتە مەشروب ئەخواتەوە کە نابێ بە هیچ جۆرە بیخواتەوە. بۆ نمونە تێر مەشروب ئەخواتەوە ئەچێتە سەر سوکانی سیارە یا ماتۆڕ یا تەنانەت پاسکیلی کە ئەوە نابێت، و یا ئەچێت بۆ سەر ئیش. ئینسان کە چوو بۆ سەر ئیش نابێ مەشروب بخواتەوە، وەنیە ئەچێت لەسەر ئیشیش ئەخواتەوە. خۆشی ئەزانێت کە ئەوە هەڵەیە، بەڵام زاڵبوونی بەسەر خۆیان نەماوە و کۆنتترۆل، ئەوەی کە پێڵەن کۆنتترۆلی بەسەر خۆیانەوە، جڵەوەکە شل بۆتەوە، جڵەوی ئەو مرۆڤ جڵەوێکی هەیە خۆی ئەگرێ، هەندێشت هەیە زانێ هەڵێ ئەبێ نیکە، بەس ئەم ئەیکا. و چۆن ئەزانی کە ئەو کەسە تووشی مەیخۆری بووە تەواو ڕاهاتەوە بەمەی، کێشەی لە ژیانی ڕۆژانە بۆ دروست کردووە. بۆ نمونە ئەوانەی کە بە تایبەتی یعنی خێزانیان هەیە،
لێپرسراوێتی ئەو کەسە بەرامبەر بە ئیشوکاری خێزان بەرامبەر بە مناڵ پەروەردەکردنی مناڵ بەرامبەر بە ئیشوکار پارە پیاکردن بۆی بژین بەرامبەر بە ژن بە تایبەتی بێگومان پیا زۆرتر تووشی مەیخۆریە بێ ینی ئەو لێپرسراوێتیانەی هەمووی وردە وردە کەم ئەکاتەوە ئەو ساینسانێکی لێپرسراو بۆ ئێستا لێپرسراو نییە ئیهمالە گوێ نایە بە کێشەکان مناڵ نەخۆشە بێ قەرزاری دروستە بێ ئەمان هەمووی دروستە بێ ئەو هیچ گوێی نایەتێ وە زۆرتر بیری لە لای مەشروب خواردنەوەکە اینجا وەکوتم کەوابوو زاڵبوونی نامێنێ بەسەر ئەو بڕی مەیەی کە ئەیخوا و بەسەر ئەوەی چ ڕۆژێ ئەیخوا چ سەعاتێ ئەیخوا وەکەی واز ئەهێنێ وانە خۆ هەموو کەسێک کە مەی بخواتەوە مانای وانە تووشی ڕاهاتن بووە هەندێک کەس هەیە ئەچێ یەک بیری ئەخواتەوە تاوا نایکا بەدوان ئەزانێ ئاگای لە خۆیەتی تاوا هەر ئەوەنەیە و ئەزانێ کەی ئەیخواتەوە هەموو ڕۆژە نایخواتەوە لە 2 هەفتە جارێک ئەیخواتەوە لە 3 هەفتە جارێ لە هەفتەیەکە یەک جار فلان ڕۆژ بیکوژە لەوە زیاتر ناخواتەوە ئەوە ناتوانانی نایی بنی ئەمە ئیتر ڕاهاتەوە بەمەی وەکوتم زۆر جار ئەوانە تووشی قەرزاریە بن جگەلەوە جاری وایە وان لێ ئیتر بۆ نمونە خەویان لێ ناکرێت ئەگەر مەیەکە نەخۆنەوە یا جاری وا هەیە مەیەکە کار لە تەندروستیانەکە تەندروستی جەستەیی بۆ نمونە مەی بە تایبەتی کار لە جگەرەکە جگەری ئاوسێ و بۆی هەیە جگەری تر وردەوردە ئەگەر هەر زۆر بیخواتەوە هەر دایان ساڵ وازی لێنێنێ جگەری لە ئیش بکەوێت یان بۆ نمونە بیرچوونەوە یەکێکە لە زووترین نیشانەکانی ئەوەی کە یەکێک ئەتوانی بڵێ ئەمە کێشەی مەی هەیە و بێ چارەسەری خۆی بکە شتی زوو بیرەچێتەوە کلیلی بیرەچێتەوە نازانێت لەکوێ دایناوە ئەرکەکانی ڕۆژانەی لە بیرەچێتەوە زۆر جار ئەمانە وایان لێە جاری وا هەیە مەی ئەبێ بەهۆی ئەوەی کە ئەو کەسە تووشی خەمۆکی بێت یعنی لەمەیەوە تووشی خەمۆکی و غەمبارێکی قورسە بێ یا لەمەیەوە تووشی ترس ئەبێ یا لەمەیەوە تووشی حاڵەتی زۆر هین ئەبێ باشە مەسەلەن هەیە لە ڕووی دەرونی و ئەگەر پەشیمانیش بێ تووشی ئازارێکی دەرونی ببێتن ئەو کەسە شتێک هەیە ئێمە پێی ئەڵێن بابێمەوە سەر ئەوە کە چۆن تەسیرەکانیەکە ئەوەش وەڵامێمەوە وەکوتم سەلمێنراوە ئەوانەی کە ڕاهاتون بەمەی یعنی زۆر ئیتر هەموو ڕۆژێ ئەخۆنەوە و مەی قورسە خۆنەوە لەوانە خۆکوشتن زۆرە ڕێژەی خۆکوشتن لەوانە زۆرتر لە هیکە اینجا ئەوەی کە مەسلەی پەشیمانی ئەوانە وەکوتم جاری وایە ئەو کەسەی کە مەی ئەخواتەوە گرەیەکی دەرونی هەیە گرەیەکی دەرونی هەیە کە بۆی حل نەکراوە بۆی نەکراوەتەوە جۆری گرێ دەرونەکان بۆی هەیە مەسلەی هەستکردن بە گوناه بێ هەندێک کەس هەیە بۆ نمونە لە ژیانیا لەوانەیەش کاری توندوتیژی کرد بێ بەرامبەر بێشێکی دەست درێژی کرد بێ شتی خراپی کرد بێ خەڵکەیە بۆ نمونە وەکو خۆت دەستپێکی شاماژت پێکرد لەوانەیە بچێت بۆ حەفلە بەڵام خۆی مەشروبێکی چاکی بۆ خۆتەوە نجاچ ئەوە با پێ بڵێم لێرە ئەوە ئەمان بات بۆ بابەتی ئەوەی باشە ئەم خەڵکە بۆچی لە هەرچی میلەتانی دنیا هەیە لە هەرچی وڵاتانی دنیا هەیە لە هەزاران ساڵ پێش ئێستاوە بۆچی مەی هەر هەبوو و هەر خوراوەتەوە بە تایبەتیش لە بۆ نەخۆشەکان پرسیارەکە ئەوەی بۆچی مەی هەر هەبووە یعنی خۆمەی ئیشی دوێنێ و پێرێ و نییە و کوردستان نییە تەنانەت لە وڵاتانی لە سەرەتای ئیسلامیشە هەبووە پێش ئیسلامیش هەبووە دوای ئیسلامیش هەبووە زۆر جار مەسەلە باسی خەلیفەکانەکەن وەکو هارونە ڕەشید و ئەوانە خەلیفەی موسڵمان بوون و مەیشیا خواردوێتەوە یعنی مەیخۆری شتێکە ئەمە بۆ معنای نییە ئێمە یعنی بۆچی پرسیارەکە ئەوەی بۆچی مەی ئەتوانی بڵێ لە ڕووی زانستیەوە چوار تەسیری هەیە کە ئەو تەسیرانە وا لە خەڵگەکە بڵێ ڕایان کێشێ بۆی مەی بخۆنەوە یعنی بە کوردەکەی چوار تەسیری هەیە کە هەندێک کەس هەیە ئەوێ ئەو تەسیرانە بۆ نمونە لە سەرەتاوە سەرەتای تەسیرکردنی مەی ئەگەر زۆر زۆر نەخورێەوە من ڕۆژێنە بێ لە هەندێک کەسا بڕێک شادی ئەیە بۆ کەسە ینی خۆشیەک شادیەک دڵخۆشیێکی هاتێ ئەچێ بۆ حەفلە بۆی لە حەفلەکە دڵشاد بێ لە هەندێک کەسی ترامەی ترسی کۆمەڵایەتی کەمەکاتەوە یەگەی هەندێک کەسێ زۆر شەرمنە
ترسی هەیە حەز ناکات بچێتە کۆڕ و کۆمەڵ لە ئاهەنگا هەر ناتوانێت سەر هەڵبڕێ ناتوانێت قسە لەگەڵ خەڵکە بەتایبەتی کوڕ بەرامبەر بە کچ بەرامبەر بە کوڕ بەتایبەتی لە کۆمەڵێکی وەکو ئەم کۆمەڵانی ئێمە شەرقیە لەبەرەوە کە ترسە کۆمەڵایەتەکەی زۆرە کە بیرهەیەکی خواردۆ اینجا چوو بۆ حەفلەکە ترسەکە کەمە بێتەوە بە ئازادانەتر ئەتوانێت قسە لەگەڵ دەوروبەرەکەی بکات سەر هەڵبڕێت چاو ببڕێتە چاوی بەرامبەرەکەی تێگەی بەڵێ پەلەمەکە ماوێکی هینێکی تری هەیە یعنی هەر لە مەسلەی مەیە کە بڵێن حەز ناکەم بڵێم تەسیری باش چونکە هەر ئەو تەسیرێ دوایە بێ بە تەسیری خراپ ئەو کەسە نازانێنیکە مەی ئارامکەرەوەیە ئارامکەرەوەیە هەندێک کەس هەیە زۆر تووڕەیە زۆر تووڕەیە هەندێک کەس هەیە لەسەر ئیش هاتۆتەوە زۆر ماندووە زۆر بێتاقەتە نائارامە گرژە بێتاقەتە نائارامە وەکوتم تووڕەیە گڵاسێ بیرەیەک ئەخواتەوە بیرەیەک ئەخواتەوە ئارامی ئەکاتەوە و هەر ئەم ئارام بەخشیە وا لە هەندێک کەسەکە کێشەی خەویان هەیە بەڵام نازانێت کێشەی خەوەکە بۆچی دروست بووە ئەچێ چی ئەکا پێش خەوتن ئەچێ مەیە خواتەوە لە سەرەتا تۆزێ یارمەتی خەوەکەی ئەیە بەڵام دواییە مەیەکە خۆی کە زۆری خواردەوە خۆی ئەبێ بەهۆی ئەوەی خەوەکەی ئەزڕێنێ و خەوی تێگەیە جگەلەوە دواشت کە ئەویش هەر تەسیری مەیە یعنی لە هەندێک کەسا بێگومان یعنی چۆنەڵێ حەز و زەوقیشی زیاکە ئەنی کە تۆ ترس نەبوو کە تۆ شەرمە نەبوو کە تۆ ئارام بوویت وەنیە کە تۆ دڵی خۆش بوو ئەو وەختە حەزەکانیش زیاکە لە ناو حەزەکانە حەزی جنسیش وەنیە بەڵام وەکو وتم هەموو ئەم تەسیرانە لە قۆناغێکە کە مەی خواردنەوەکە بوو بە ئیشی ڕۆژانە کە بوو بە ئەوەی هەموو ڕۆژێ لە بۆنە و نابۆ نابی خواتەوە لە کات و ناکاتابی خواتەوە و مەشروبی قورسی خواردەوە و ئەوە ئیتر ئەم تەسیرانە هیچی نامێنێ هەمووی ئەبێ بە زەرەر بەڵام زەرەری چۆن بە کوردی و کورتەکە ئەبێ بە ژەهر لەو قۆناغا یعنی کە ئینسان گەشتە قۆناغی ڕاهاتن بە مەی لەویا ئەبێ بە ژەهر وەکە ئەڵێن ژەهر یعنی لە تەوقی سەرەوە هەتا بنی پێ زیان دەگەیەنێ بە جەستەی مرۆڤ باشە دکتۆر ینی کۆمەڵێک شتی ئیجابیت باس کرد بۆ کەسێکی ئاسایی ئەی بۆ کەسێک کە مەسەلەن ئاڵوودە بوو بێ مەسەلەن ڕۆژی وایە لەوانەیە بڵێک عارق بخواتەوە بەڵێ ئەوە بەڕێی من بە تایبەتی کە مرۆڤ ئەو کەسە وای لێ هات هەموو ڕۆژەمەی بخواتەوە و بە تایبەتی کە وای لێ هات تەنانەت بەیانی لە خەو هەستا پێش نانی بەیانی یا دوای نانی بەیانی یەکسەر ئەبێ مەی بخواتەوە ئەوە درەنگە ئەوە ئیتر ئەبێ بچێت بۆ لای دکتۆر و بە تایبەتی دکتۆری دەرونی بۆ ئەوەی کێشەی ینی بووە بە نەخۆشی یعنی لەویا ئیتر تۆ ئەبێ بڵێ ئەم کەسە نەخۆشی مەیخۆری هەیە نەخۆشی مەیخۆری کە بە ئینگلیزی پێڵێن ئالکۆهۆلیزم ئالکۆهۆل ئەدیکشن تەواو بۆ بە نەخۆشی و ئەوە ئەبێ بچێت بۆ لای دکتۆری دەرونی و لە لای دکتۆری دەرونی بێگومان شێوازی عیلاجکردن زۆرە بۆی هەیە کەسەکە پێویستکە بخەوێنرێ لە نەخۆشخانە بەڵام زۆر کەسی خۆمان هەیە پێ عیبە بچێتە خەستەخانە بخەوێنرێ بڵێن نەخۆشی مەیخۆری هەیە و زۆربەی زۆری ئەوانەشی کە مەیخۆری ڕاستەقینەن و نەخۆشیەکان هەیە ئەسڵەن دانی پیانانن ئەڵێن چیە من کێشەی مەیخۆریم هەیە زۆربەی زۆری وایە لە هەموو دنیا وایە لەناو کوردیشا وایە لە هەموو شوێنێ وایە حاشای لێەکە ئینکاری لێەکە ئەڵێ من کێشەم نییە تۆ کێشەتە ناتوانانی لەگەڵ منە ڕفتارکەی ئەگەر من تۆزێ بخۆمەوە بەڵام وانە بێگومان چونکە تۆ کە یەکێک کە ئێمە بەو کەسە ئەڵێن تەواو نەخۆشی مەیخۆری توش بووە بەڵگەمان هەیە چەندین تێڕوانینی خوێن هەیە چەندین مادە هەیە کە سەیریکەی ئەکسەر ئەزانی ئەمە نیشانەی مەیخۆریە جگەلەوە جگەر بە تایبەتی جگەر و پەنکریاس سۆنەر ئەگری سۆنەری جگەر و لە هەندێک قۆناغی یەکسەر فەرقی پێەکەی و چەندین نیشانەی تر هەیە کە دکتۆر بە ئاسانی ئەتوانێت بڵێ جاری وایە وا پێویستەکە یعنی ئەو کەسە ئەوەی زۆر خواردێتەوە بووە بەهۆی پوکانەوەی مێشکی و بە تایبەتی مێشکی بچکۆلەی مێشکی گەورە هەیە مێشکی بچکۆلە هەیە کە زۆرتر لە پشتەوەیە و ئەوە زۆرتر لە چیا ئەیبینی ئەوانەی کە ئاوا یعنی ڕاهاتون بەمەی نەخۆشی مەیخۆریان هەیە هین هاوسەنگی جەستەییان نامێنێ خوار و خێش ئەڕۆن ئەکەون تەوازونیان نامێنێ لەقن لە ڕۆشنا ئەوەی تر یعنی درەنگە بەس من ئەڵێم هەرگیز درەنگ نییە لەو قۆناغەشە ئینسان ئەتوانێت فریای خۆی بکەوێ وەکوتم بەمەرجێ خزم و کەس و کار
کە سوکارە نزیکەکانی هاوڕێکانی پشگیری بکەن بە چاوی سوک سەیری نەکەن ژنێوی پێنێن نەڵێن تۆ کافری تۆ خراپی تۆ بێڕەوشتی تۆ لاوازی کەسێتی لاوازەوە زۆر خراپە ئەو کەسە ئەوەی کە ئەکا بە قوڕا قەت ناتوانێت وازی لێبێنێ بە پێچەوانەوە تۆ ئەبێ وەکو یەکێ سەیریکەی کە ئەمە نەخۆشە و ئەبێ دەستی بگری ڕێزی بگری و بیبێ بۆ لای دکتۆر و پشگیری بکەی لەوەی کە واز لە مەیخۆری بێنێ بێگومان وازێنان لە مەیخۆری بەهڕەشە و شەڕ و مەنع و لێدان و دەرگا لەسەر داخستنەوەوانە هیچی ناکرێ یعنی ئەبێت تۆ هەوڵبەی پردێکی پەیوەندی و پەیوەندی عاطفی جۆرێک لە خۆشەویستی و عاطف بەزەیی لەگەڵ ئەو کەسانیشان ئەگەر ئەو نیشانە بەڕێی من قەت درەنگ نییە ئەتوانی لە هەر قۆناغێکا بێ ئەتوانی بیوەستێنی و ئەو بازنەی ئەو بازنەی کەتیایەتی بیشکێنی تو بێنیتە دەرێ. بەڵێ دکتۆر ژەبا بەس لەو بکەین هەندێک گەنجیان لە سەرەتایەکی تەمەنێکی زۆر مناڵە دەستەکەن بە خواردنەوەی مەی ئەمە لە ڕووی دەرونیەوە چ کاریگەریەکیان لەسەر بەجێ هێڵێ تۆ پێتوانیە ئەگەر لە تەورەکە لانەیە پێتوانیە هەرزانی نرخی مەی بۆ ئەم تەمەنە مناڵانە یاخود هەرزەکارانە بۆتە هۆکارێک بۆ خواردنەوەی مەی و زیادکردنی بەڵێ خۆی ڕاهاتن بە هەموو مادە هۆشبەرەکان هەم حەشیش و هێڕۆئین و تلیاک و ئەوانە تەنانەت جگەرە و مەیش هەموو ئەم ڕاهاتنە بە مادەی هۆشبەر چووکە مەیش مادەیەکی هۆشبەرە تەنانەت جگەرەش بە مادەی هۆشبەر حسابە قاوە کافائینی تایە ئەوەش بە مادەی هۆشبەر حسابە ئەمانە هەمووی بە زۆری لە قۆناغی هەرزەکاریە ئینسان تووشێ بێ لەبەرەوە قۆناغی هەرزەکاری قۆناغی هەستیاریە قۆناغێکە زۆر هەستیارە باوکو دایکە بێ وریای ئەوە بن کە مناڵەکانیان هەر لە مناڵی و هەرزەکاریەوە تێکەڵی هەندێک ژینگە نەبن کە هەندێک گەنجی تر کە فێری مادەی هۆشبەر بوون لەبەرەوە هەر لە جگەرەشەوە دەست پێکا بێ هەوڵ بن نێڵی لێ هاتووشی بێ اینجا بێگومان چەند ڕێگەیەکێ بۆ ئەوی کە تۆ نێڵی مەیخۆری بڵاو بێتەوە وا بڵاو بێتەوە کە خەڵکێکی گەنجیش کە پارەشی زۆر نێ بیکڕێ لەبەرەوە لە وڵاتانە گەنج بۆ نمونە یعنی لە 18 ساڵ کەمتر ناتوانێت لە هیچ دوکانێکی مەیفرۆشی مەی بکڕێت نابێت تێگەی یعنی ئەوە لەوێ ڕێگەیەکە جگەلەوە بێگومان نابێ مەی وا هەرزان بکرێ کە ئیتر بۆ هەموو کەسێ بکڕێ یەکێک کە پارەی ڕۆژانەی خۆی ئەگەر گەنجێ بێ مناڵە بێ 1000 دینار بێ 2000 دینار بێ خێرا بچێ بیا بە یەک دوو بیرە ئەوە لەوێ ئەوەش ڕێگەیەکە و بێگومان لەوێ حکوومەتیش دەوڵەتیش قازانجەکە چۆن باج ئەخاتە سەر مەی یعنی ئەو کەسەی کە مەی ئەفرۆشێ باجی ئەخاتە سەر بۆی نەتوانێت بۆی گران بێ ناچار بێ گران بێ کە گران بووینە بەڵام ئەوە بەڕێی من سوودی هەیە بەڵام سوودی ئەسڵی یعنی تۆ چۆن ئەتوانی مەیخۆری کەم کەیتەوە لە موجتەمەعانێڵی خەڵک تووشی نەخۆشی مەیخۆری بێ یەکێ لە ڕێگەکانەوە بەڵام ڕێگەی ترەوەی بۆ نمونە هین ڕاوێژکاری یعنی مەڵبەندی ڕاوێژکاری دەرونی و کۆمەڵایەتی هەبێت ئەمە زۆر گرنگە و خەڵک بتوانێت ئەگەر کێشەیەکی جوکە پێشەوە وتمان کێشەی دەرونی هەیە کێشەی کۆمەڵایەتی هەیە ئەو کێشەی ژنومێرد هەیە ئەمانەیە زۆر جاروا ئاکاکە ئەو کەسە ڕابکە لە کێشەکان خۆی مەستکە خۆی سڕکا بۆ ئەوەی سەری ڕاحەت بێ بە شێوەیەکی کاتی ئەو مەڵبەندانە ئەگەر دروست کرێ ئەو کەسانە لە جاتیەوەی دەست بۆ مەی بە ئەچێ بۆ ئەو مەڵبەندە و شوێنی خەڵکی لێزان و پسپۆڕی تیابێ ئەمە ڕێگەیەکی باشە دکتۆر تۆ پێدوانیە مەسەلەن زۆر جار ئەو کەسانی کە کێشەی دەرونیان هەیە پێشەوەی پەنابەرن بۆ مەی خواردنەوە ینی خۆیان بچن بۆ لای دکتۆرێکی دەرونی بێگومان لەو کێشەی ڕزگاریان بێت ئەلبەتە جۆرێک لە جۆرەکانی ڕاهاتن بەمەی جۆرێکی زۆر گرنگی ئەوەیە کە هەندێک کەس هەیە خۆی بەخۆی نازانێ کە سوکاریش پێی نازانن کەسیش پێی نازانێ خۆی نەخۆشی دەرونی هەیە یا کێشەی دەرونی قوڵی هەیە ئەم کێشە دەرونیە وەکو وتم لە کۆمەڵی ئێمە کە باسی دەرونی و کرد یەکسەر خەڵک ڕۆحی لێچی ئەترسێ بۆچی چونکە ئەڵێ کە وتی کێشەی دەرونی هەیە یعنی خەڵک بە شێتی ێزانێ مۆرێک ئێن لە ناوچاوی ئەڵێن فڵان کەس شێتە چۆتە لای دکتۆری دەرونی لەبەرەوە ئەم خەڵکانە زۆربەی زۆری ناچێت بۆ لای دکتۆری دەرونی ئەم خەڵکانی کەوتم کێشەی دەرونی قوڵی هەیە ناچێت بۆ لای دکتۆری دەرونی ناچێت بۆ شوێنی ڕاوێژکاری دەرونی لەبەرەوەی پێی ئەی بۆ ئەترسێ لە قسەی خەڵک اینجا بە ئەزمون بۆی دەرکەوتەوە چونکە وەکو وتم پێشتر وتم مەی
ئارامکەرەوەیە ئارام بەخشە مەی لە سەرەتا یارمەتی خەو ئەیە مەی جۆرێک لە شادی ئەیە بە ئینسان لە سەرەتا ئەگەر کەم بیخوا. بەڵێ دکتۆر کاتمان زۆر کەمەوە بەباس لەوە بکەین بە خێرایی. ئێستا زۆربەی خانمانی دەستیان کرد بە مەی خواردنەوە بە تایبەتی خانمانی دووگیان کاریگەری لەسەر ئەمان چۆنە؟ لە ڕاستیە خانمی دووگیان مەی بخواتەوە هەڵەیەکی کوشندەیە. یەکەم بۆ خۆی هەڵەیەکی کوشندەیە کە وەک وتمان زیانەکانیمان باس کرد، دووەم بۆ مناڵەکە هەر خانمێ مەی بخواتەوە ئەتوانم بڵێم لە 100 مناڵەکەی تەندروست نابێ زۆر جار بە تایبەتی دەموچاوی مشەوە هەبێ ناشرین نەبێ مناڵەکەی بە دەموچاوێکی ناشرینەوە یەتە دنیا و کۆمەڵێ کێشەی زۆر بۆ مناڵەکە دروست دەکا و ئەوە هەر نابێ هەر بە هیچ جۆرێ ژنی دووگیان هەر قەدەغەیە تنۆژێکیش مەشروب بخواتەوە. اینجا وەکوتم کێشەی دەرونی زۆر کەس هەیە خەمۆکیێکی بەقوەتی هەیە، زۆر کەس هەیە وەکو پێشتر وتم ترسی کۆمەڵایەتی بەهێزی هەیە، زۆر کەس هەیە تووڕەیی زۆرە عەسەبیە خۆی بۆ کۆنتڕۆڵ ناکرێ، عەزێتی خەڵکەیە عەزێتی خۆیە شتە شکێنێ. هەموو ئەمانە بەچی عیلاجەکە بێ ئەوەی بە خۆی بزانێ خۆی ئەبێ بە دکتۆرێکی فاشیلی خۆی دکتۆرێکی سەرنەکەوتوی خۆی ئەچێ مەشروب بەخواتەوە. ئەم مەیە بە شێوەیەکی کاتی کێشەکەی حلەکە بەڵام دوایە هەڵەگەڕێتەوە بێ بە دوژمنی بە پێچوانەوە کێشەکەی زیاتر عوسمان معروف مامۆستای زانکۆ و پسپۆڕی دەرونی سپاس بۆ ئامادەبوون و سپاس بۆ زانیاریەکانت.